السلام عليكم ورحمة الله وبركاته. حوالك خوش لبناني وخواردني نيمروي وارد مستقلت لشمشمال بو وانيك توشي لافا وكبونا ان شاء الله بشتيوان بخوا يك دو ما شاء الله ما شاء الله تبارك الله. شانزه حفده هشده توبله ما شاء الله ما شاء الله. دوزده بیست بیست و یک ما شاء الله لقينا ما شاء الله. بیست و دو ما شاء الله يا اخوة بخير بينهم بيسا بخير بين بخير بي وصار شاخوان شيخ زوانا كي كردستان دراني سربرزه وبخيراتي هتا شاري سمسمه يا اخوة بخير بي تو خوش ويستي من بچووکی هەموو چەمچەماڵیانەکەم هەموو برا خوشکی ئێمەن هەر کاتێک پێویستی بە ئێمە بێ ئەمە لە خزمەتان دەکەین کاتێکی بێ بێفەرق و جیاوازی کەمپینی خواردنیشمان ڕاگەیان پشتیوان بەخوا خواردن نەکرێ لێرە بە سەیارەوە بۆ تیمە گەنجە جوانەمان ماڵ بە ماڵ تەوزیعکرێ ئینشاءالله پشتیوان بەخوا ژەمی 2000 بێت 3000 بێت 1500 نەفەر بێت چەندمان بێت ئەوە نە خواردنەکەین تەنیشتی هەمامەکەی مامەشێرەوە لە ناو شاری چەمچەماڵ تەنیشت پردەکە کایەتی دەخوارە پشتیوان بەخوا پشتیوان بەبرا بە ڕێزەکەم یاخوا لەشە ساغ بێت ئیتاد مەزبوط ئینشاءالله ئینشاءالله. پشتیوان بەخوای پشتیوان بەخوای خۆی گەورە